بە تەکسیەک لە بەردەمی ماڵەوە وەستا بەقەت پارەکەی وەریگرتە بوو پشتی سندوقەکە و لەگەڵ پشتەوەی سیارەکە پێشخۆشتنی بۆ دەرەوەی وڵات بەشێک لە کتێبی کێشەی بوون لە مێژووەکەدای ئەمڕۆ لە درێژەی یەکێ لە چالاشەکانی ترم بۆ کەسایەتیشی گرنگی ناو کای ئەدەبیاتی فەلسەفەی کوردی ئەویش کارێکم بۆ دکتۆر محەممەد کەمالی فەلسەفە بووە. بیرۆکەم کارە لە دوای تەواوبوونی پەیکەری بەختیار عەلیەوە بوو کە لەگەڵ هەرسێ هاوڕێ ئەزیزم کاک زانیار و کاک پشتیوان و کاک ئارام دانیشین باسمان کرد کەم کارە جێبەجێکەین و خۆشبەختانە ڕێکوتی لەسەروی کارەکە جێبەجێ بوو و تا ئەمڕۆی بینین لە مەراسیمێکی شایستە توانیمان خزمەت بۆ پیاوە بکەین. زۆر سپاسی ئامادەبووانەکەم کە لەم بۆنەیەدا ئامادە بوون کە پەردا لابردن لەسەر پەیکەری دکتۆر محەممەد کەمال کە برای گەورەی منە و بە ناوی بنەماڵەی کەمالی شاعیرەوە سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی گۆڤاری شعر ئەکەین کە ئەستاو بە دروستکردنی ئەم پەیکەرە. کاتێ وەرزی هاوین دادێ سیستەمی تەبریدی سیارات حاتلاتی زۆر دەکەویتن سیستەمی کارەباتی تەبرید ساپێن بەشە لە کۆمپیوتەر پێک هاتووە لە فرێزەر بەخاخ ڕادێتەر ئەدا لە حاڵەتی گەرما توش حاڵەتی زۆر دەبیتن عاتلات ناچارن سەردانی ئێمە بکەن وەکو وەستای تەبرید و تەسلیحاتی کارەبایەتی تەبریدات ئەدا مەش ناچارین فاسیان بۆ بکەین ئەدا خەڵێت لە کۆمپیوتەر بێ لە فرێزەر بیتن لە کێشەی غازی هەبیتن سیارە هەیە غازی کەمە سیارە هەیە غازی ستۆکە ئەدا هەرچی خەلات هەبێ ئێمە چا دەکەین. زۆر جار هەیە سیارەکان ینی مۆدیلیان زۆر کۆنا ئەوانە زۆر شتەکانیان بەدەگمانە ینی زۆر بە زەحمەت چا دەبێت و زۆر پێوەمانی دەبین هەندێک سیارە هەندێک حالەت سیارەی مۆدیل بەرزە ئەوانیش کە تەماشا دەکەینەکە دەکەینەوە هەندێک شتی تێدایە نوێ بۆمان فێر دەبین زیاتریش فێر دەبین لەبەرەوەی ئێمە لێرکانە کار دەکەین زۆر شتەیە عاتلمان دەکات لە سیارە بۆ نمونە هەندێک حالەت هەیە ئێستا سیارەکە کۆنا جیرانی هەیە کە ئەو جیرانەی هەیە غازەکە نالی دەورانشی جوان بکە غازەکەی گەرم دەکات سار ناکە. عینەک کەواڵەتی زۆرە بابرێن نوعەتی زۆرە بابەتگەلە زۆرە مارکە هەیە کۆپی هەیە پێشتری پێش قەیرانەکەی بەڕاستی هەموو ڕووی لە عینەکی مارکە کردبوو بەس ئێستاکە لەگەر ئەو قەیرانەی کەمتر بووە بەڕاستی زۆر کەمتر بووە هەیە کۆپی دەبە کۆپی دەرەجەیە گدو لۆ ئەوەی حیمایەتی لە چاوی بکە بە خۆزانی کەش و هەوایی کوردستان زۆر گەرمە مەحەدەل لە سەروی 45 ئەو دەورانەیە هی تەسیراتەی زۆرە لەسەر چاوی دروستەکە. ڕۆهاتیمە بازارە بکەم پێویستم بە عینەکەکە هەم لەبەر ئەوەی وەکوەوەی لە بۆ گەرماوە لە بۆ چاو زۆر خراپە عینەکەک لە چاوکەی باشترە لە بۆ تەندروستی چاوی خۆت هەم لە بۆ ئەوەی کە جوانیشە ئیدی هاتیم ئێرانە بزانم ئەگەشتەکەم بەدڵ بیبم لێرانە زیاتر پێویستە لە هەر جێش کە لەبەرەوەی گەرمایەکە ئێرە زۆرە و تیشتی خۆریشی زۆرە و زائیدەن ڕەنگە لە بۆ کەسێکی وشی منیش دکتۆر لە بۆی دانا.